ساڵێک بەر لە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەژێر بانگەشەی دروستکردنی کیانی سربەخۆ بە بەڵێ دەنگیاندا بە ڕیفراندۆم. سەرەڕای ئەوەیش هاتینەوە بەغدا، بەڵام ئایا وەک پێویست مافە بنەڕەتیەکانی گەلی ئێمەتان بە هەند وەرگرت؟ بە ماوەیەکی کەم دوای دەنگدان لە وتارێکدا بۆ حکوومەتی ناوەند، مەسعود بارزانی سەرۆکی پارتی ئاشکرای کرد گشت پرسی بۆ جیابوونەوە نەبووە لە عێراق. دوای ئەوەش ڕیفراندۆم ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری بە دوای خۆی داهێنا و لە 151 خاکی کوردستان لەدەستدرا. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک دەڵێت ڕیفراندۆم لە جیاتی دروستکردنی دەوڵەتی کوردستان کۆمەڵێک شکست و سازشی بۆ کورد لێکەوتەوە، تەنانەت ئەوانەی لاوی ڕیفراندۆم و دەوڵەتیان لێدەدا ئێستا بۆ وەرگرتنی پۆست دەچنە بەغداد و بۆ دەستکەوتی حزبی ئامادەی شان ماچکردن و سازشن. هەموو ئەوانەی کە ساڵێک بەر لە ئێستا ئیدعای ڕیفراندۆم و دەوڵەتی کوردیان نەکرد و دەوڵەتی سەربەخۆیان ڕائەگەیان، بینیمان چۆن ئێستا ڕۆبەغا فێڵ لە یەکتری دەکەن و یەکتر جێ دەهێڵ و کەوتنەتە شان ماچکردن و چەمینەوە بۆ چنینەوەی دەستکەوتی حزبی، بۆ پۆست، بۆ پارە و سەرۆت و سامان و داهات، بۆ بەرژەوەندی حزبی خۆیان. بۆیە ئەوانی کە کردیان هەموو چووەبان ئەو هەموو بەڵی نەدرۆینانی کە بە خەڵکی کوردستانیان ئەدا کە یانوت دەوڵەتێ فەراهەمێن و بەغدا مفلیسە و پارەی نییە، بەڵام ئێستا بینیمان ئەمانەت چۆن لەبەر خاتر بەرژەوەندی حزبی تەنانەت هەموو شتێکەکەن تەنانەت بگاتە خیانەتی نیشتیمانیش دوایی بەناوی کوردایەتیەوە بۆ خەڵکەی دەفرۆشنەوە. هەتا دوێنێ ئەیانوت تازەی تر مادەی 140 جێبەجێ بوو پێویستمان پێ نییە، بەڵام ئێستا لە کارنامەی هەڵبژاردنیاندا دووبارە داوای جێبەجێکردنی مادەی 140 دەکەن. چاودێرێکی سیاسی پێی وایە کوردبینی ئەنجامدەرانی ڕیفراندۆم بوو وای کرد دۆخی کەرکووک و ناوچە دابڕاوەکان بە ئێستا بگات. کادیرێکی پێشکەوت و یەکێتیش دەڵێت دۆست و دوژمنانی کورد بڕیار بەدەستانی هەرێمی کوردستانیان لە مەترسیەکانی ڕیفراندۆم ئاگادار کردەوە. هەر بۆیە وەکو یەکێتیەکانی کەرکووک دژی ڕیفراندۆم بووین لە ناوچە جێناکۆکەکان تا سەرنجام ئەو مەترسیانەی باسکران هات نەدی. ئەمڕۆی کەرکووک بەڵگەیەکی حاشا هەڵنەگر و گەواهی تەواو دەدا لەسەر ئەوەی کە ڕیفراندۆم لەو تەوقیتە ئەوانەی بڕیاری ڕیفراندۆمیاندا و سوور بوون لەسەری هەڵەیەکی سیاسی گەورەیان کرد و دیارە کوردبینی سیاسی ئەوان ئەمڕۆ بە باشی لە بەردەم چاوی سەرجەم هاوڵاتانی هەرێمی کوردستان بەدی دەکرێت. هەر ئەو کەسانەی پار ساڵ ئەمڕۆ باسی ئەوەیان دەکرد و خەونی ئەوەیان دەبینی ببن بە سەرۆکی کۆماری کوردستانی سربەخۆ ئەمڕۆ شەڕی پۆستی سەرۆک کۆماری عێراقی فیدرال دەکەن، مەبەڵگەی لەسەر ئەوان هیچ کات ڕازگۆ نەبوونە لەگەڵ دروستکردنی دەوڵەتی کردی، هیچ کات ڕازگۆ نەبوونە لەگەڵ ڕیفراندۆم. پار ئەم کاتە کە ئەم پرسیان وروژان و بەتایبەتی لایەنێکی سیاسی و هەندێک لایەنی سیاسی بەداخۆ چوونە پاڵی ئەو پرسەوە لە پێنای ئەوەی کە تەخوین نەکرێن چوونە پاڵپشتی ئەم پرسیان کرد بۆ ئەوەی خەڵک لە ڕێگەی ئەم پرسەوە ینی لە ڕێگەی ئەم پرسەوە بتوانن سەربەخۆی خۆیان بەدەست بێنن. لە کاتێکە ئەم ئەنجامدانی ئەم پرسە هیچ لە ساتوشنی خۆیان نەبوو لەبەرەوەی ئێمە لە شەڕی داعشا بووین، بەڵام ئێمە وەکو کەرکووچەکار وەکو مەڵبەندی کەرکووچی ئێمە بەڕاستی دژی بوو. ڕیفراندۆم ئەو پرسە چارەن و سازە بوو کە نخبەیەک لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ئەنجامی کوردبینی و دیدەی حزبی و تاکڕەوانەوە کردیانە نەهامەتی و کارتی سوتاو بۆ سەر هەرێمی کوردستان. ئێستاش لەبری پۆزیشنانەوە بۆ خەڵک و خاکی کوردستان و مشور خواردن لە مافەکانی کورد لە داهاتووی عێراقدا هەر ئەوانن بە شوێن پۆست و پلە و سەرۆکایەتی کۆمارەوەن ئامادەن بۆ بەدەستهێنانی پۆستەکانی بەغداد شەڕی کورد بکەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.